تمام بيكارو بيباري بهمو وانا كسر سالمان دوم وانا اللوز بيرانين بسكاري دي كان يسكين دينا كان اي بالنسبه برقدر دي بجرين دروينو رجوا عبده هجده خاله والله اللي بدي تشارك انت ما هتسني بلا سنه كل سنه يدوزوك سعاد نويرا بولاي اوي مصالحات ودير السيري يدوميني دكاو دامي دكاو دادري شنو قصي خوش لكنو ماسي شتي دجرو اولا اقل مالي هات مدري هات ما ايرا علي فراموشه زور تساكمودي انا باتونا نردك بابو انا كاك محمد يلا دەگاتە ئەنتۆنیۆ گرامشی تا بۆ ئیشکردنی یان بۆ ئەو مۆدێلەتوانی کە هەیە لە گوترێک کۆمەڵکارانەیەکی زۆر ئەمڕۆ هاتوین بۆ سلێمانی بۆ ئەوەی واژوو لەسەر کتێبێکی تازە بکەین بە ناوی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سەڵاتی پێنجەم لە هەرێمی کوردستان ئەو کتێبە پێک دێت لە دوو دەواازەی سەرەکی دەواازەی یەکەمیان تایبەتە بە باسکردنی مێژووی کۆمەڵگەی مەدەنی و سەرەتایەکانی سەرهەڵدانی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستان و ڕەگەزە سەرەکیەکانی و ئەو ئەستەنگانەی کە لە بەردەم دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەن و دەواازەی دووهەمی ماتەرخان کردوە بە لایەنی ئیداری بەهێزکردنی ئیدارەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی لە ڕووی سەرکردایەتیکردن کاری تەتەوە خۆبەخشی و نێوتۆرک و کاری پێکەوەی. چەندتەوەری لە کتێبەکەدا هەیە باز لە کاری مەدەنی و سەرکردەی بوون لە کاری مەدەنی و ئاسەنگەکانی بەردەم کاری ڕێکخراوە و یاخود بەهای کاری مەدەنی لە نێو دەستگاکان تا ئەمە خۆی بۆ خۆی ئەو تەوەرانی کە بە جۆرە لە جۆرەکان ئەمڕۆ پێویستە بوونیان هەبێ و پێویستە کاری لەسەر بکرێت. بەشێکی زۆرتان شارەزان یەکەمی قانون کردن دەچێت لە ساڵی 1993 دەفەی Я поучаствовала в рисовании. Это был очень интересный опыт, прекрасно организован. Мы рисовали вином. Такой очень действительно итальянский, с одной стороны, с другой стороны, необычный опыт. Невероятно вкусная итальянская пицца из печи, очень вкусные коктейли, продукты. Очень приятно, что есть возможность купить итальянские продукты здесь для себя, те, которые не встретишь просто так в московских магазинах. È stato bellissimo, è stato fantastico, il pubblico è stato calorosissimo. Vi posso dire che non mi aspettavo un calore così forte, quindi grazie davvero a tutti quanti. Спасибо!